چی دڵی من ئاداتەوە عشقی تۆ چۆن بێنەز بکەم بەچی دڵ ئاو ئەخواتەوە گیانە بە ڕاستیش نەبێ بنووسە بڵێ دێمەوە باومێدی گەڕانەوە شەمەڵ بێ پێی بشتێمەوە باومێدی گەڕانەوە شەمەڵ بێ پێی بشتێمەوە ئێستاش چاوەڕێم بیتەوە بەهێ منی وەکو جاران دەگەی ژوورم بکەیتەوە ئێستاش چاوەڕێم بیتەوە دەمەن زۆری تێپاڕیوە هەموویم هەر لەگی سووە تەنها ئەو ساڵانە نەبێ کە تۆ تایە خۆشویستوە تەنها ئەو کاتانە نەبێ کە تۆ تایە خۆشویستوە ئێستاش چاوەڕێم بیتەوە بەهێ منی وەکو جاران دەرگای ژوورم بکەیتەوە ئێستاش چاوەڕێم بیتەوە تەمەن زۆری تێپاڕیوە هەموویم هەر لەکی سووە تەنها ئەو ساڵانە نەبێ کە تۆ تایە خۆشویستوە تەنها ئەو ساڵانە نەبێ کە تۆ تایە خۆشویستوە من ديت تنسيق نظراته وجروبي دانبو قال جرته يعزد داي بريد دوباره كم بدي بو بترتا بروفال قال جروبي موسيقي كربا سبارة دنجته هزاتيا دنجته يا كيمبو تا قال خوش ميكروفوني دي كربو بدي بو تو بتر خونيزيكي ميكروفوني بكي دنجته نه خرابه ريتمته شا كنترول سركيت هذه ماكي في دارم سركتي بس مش دكتورة بلقيس من ديت وقتی هات حركة كت وقتی هاتي زور سريع هاتي نابيتن من نالم قوراني وموسيقى حق منية بس وقتی دي شانو دي بي إيقاعي هبي وقتی دي دروي أو إيقاعات نكت دوامينش كأنه أتو إشارة دي بموسيقى تسبيب كان يعني أتوي جورة كان وأوان ما أسايا تعديلي حركتي خويكرت أسايا قيناك بس يعني من دلم لبو روجة شديس بيدوس بي أكبويا قوراني بيش يعني إشارة نابي بدي وهندك إشارة هي مع بني تو ومع بني وان نوابكي دستكت بحتوى إشارتك شي ددي بخويان دزانن نابي وين لبكي ممنون سباس سباس دكتور بله سپاس کاک فرهاد أداء ودكتورة بوتا قوت لفظ بيشتا نختكي واضح تربة بلكي أو سبب دوري ميكروفون أو كخطاب قوتية دنجيتا حنون وخشة بس بيشتا راهنان بكي تاكو خرطبة ومساحة فرح تربة بس تحسم كأنه دنجيتا محدودة بس بحقيقة راهنان بيشتا يعني نكو تشتكي دي مقام باشا لإيقاع ربط لقل أوركسترا وكو قلت نختكي كما سباس دەست خۆش کاک فەرهاد سەیرم کرد لە سەرەتای دەستپێکردنی گۆرانێکە زۆر بە ترس داخلی گۆرانێکە بووی اختیاری گۆرانێکە باش بوو لەگەڵ دەنگت بەڵام تۆنی دەنگت دەبات تۆزێک بەرزتر بە ئەو تۆنە نەبات تۆنێکی تر بە دەتویست ئەدای گۆرانێکە بکەیت بەڵام لە هەندێک شوێن نەدەگەیشتە و تۆنێکە مەبەستت بوو دەربرینی وشەکان تا حدێک باش بوو ئیقاع باش بوو زیاتر لەگەڵ مۆسیقا من سەجم بووی نەک لە ناخی گۆرانێکە هیوا سەرکەوتن بۆ کاک فەرهاد دەست خۆش بەڕاستی ئەوەی من چاڕوانمە کرد
باشتر بیت چکم لە سلێمانی لە یادمە لە قۆناغی یەکەم زۆر باش بوویت ینی من تەوەقعاتی من یەکێک بوو لەوەی کە بۆ ستارتی سەرەوە بڕۆ ینی لە هەڵبژاردەی یەکەم و دووەم و سێمەکە بی یعنی ئەو ئیستعدادێک کە من بینیمی لە سلێمانی زۆری فەرق بوو لەگەڵ ئەمڕۆ منڵم وام تەخەیول کرد کە یەکێک بیلەوانەی سەرکەوی بۆ قۆناغی کۆتایی دەنگت زۆر نەرم و خۆشە نوعەتی دەنگتم زۆر بەدڵە بەڕاستی زۆر بە نەرمی و بە جوانی گۆرانیەڵیت پێم وایە هەڵبژاردننی گۆرانیەکە مۆسەجم نەبوو زۆر بە دەنگی تۆ دەتکرا گۆرانیەک بێزیاتر بە دەنگی خۆت بخوا ئەجینا وەکو هەست و وردەکاریەکانت باش بوو اختیاری طبقەی گۆرانەکەش مناسب نەبوو لەگەڵ دەنگت بەڵام لە ڕێتم باش بووی هەرچەنە ینی خلافێکی بچوک دروست بوو لە بینی مۆسیقا و گۆرانی بێش وەکو خەلەرێک نەک نای بنەی خەلە ینی توانیت سەیتەرە بکەیتەوانەیە و مۆسیقات بە خۆتەوە گرتەوە ومێ دەکەم سەرکەوتوو بیت من ئومێد مەکە سەرکەوتوتر ینی ئێستادادێکی باشتر دەڕۆڕی بەڕاستی بەڵام ئەوەی لەسرت بوو کردت ئەشمێنێتەوە دوا بڕیاری لجنا ومێ دەکەم سەرکەوتوو بی زۆر سپاس.